ماوەیەکی زۆر دەبێت گفتووەکانی هەرێمی کوردستان و بەغدا هاوشێوەی کێشەکانی نێوانیان بە هەڵوەستراوی ماوەتەوە. چاودێرێکی سیاسیش دەڵێت نابێت بە هیچ شێوەیەک دەرگای گفتووەکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دابخرێت، چونکە قەیرانی دارایی و ئابووری هەرێمی کوردستان و قەیرانەکانی دیکە بەهۆی بچڕاندنی گفتووەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداوە بووە. ئەو دەڵێت پێویستە بە زووترین کات گفتووەکان بە ئارەسەی چارەسەرکردنی کێشەکان دەست پێ بکاتەوە. من بەش بە حاڵ خۆم لەگەرەوە نیم دەرگای گفتوگۆ لەگە هیچ بابەتێکۆ دابخرێ. ئێسای هەرێمی کوردستان لە قەیراندایە لە بەرەوەی جۆرێک لە جۆرەکان دەرگای گفتوگۆکان لە ناو خۆی هەرێمی کوردستان لەسەر بنەمای حیزبەکانەوە داخراو بووە. ئەمەیە وا دەکات قەیرانەکان ڕۆ و گەشەتر ڕۆ و زیاتر ڕۆ ئاڵۆستر بڕۆن. جا ئەمە ڕاستیشە بۆ دەرەوە هەرێمی کوردستان کە بەغدایە. ئێمە کاتێک گفتوگۆمان هەبوو لە مەرکەز، کاتێک ئێمە هاوبەش بووین لە مەرکەز، کاتێک ئێمە هەنگاومان دەنا لە مەرکەز، دەمانبینی لە هەرێمی کوردستان لە بوونی بودجە لە پشتی ١٧ لە خۆشگوزەرانی، لە بوونی پارەی زۆر، لە بوونی بژانەوەی زۆر، لە بوونی ئابووری زۆر، لە بوونی هەموو ئەوانەوە دەمانتوانی گەشێ بکەین. هەسەبارەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا، چاودێرێکی سیاسی دەڵێت بە هیچ جۆرێک نابێت گفتووەکانی بەغدا و هەرێم دابخرێت، چونکە دەبێت بە گفتوگۆ مافەکانی گەلی کورد بە جۆرەی دەستوری عێراقی بەدەست بهێنین. بچڕاندنی گفتوگۆکانیش بە زیانی ملەتی کورد دەکەوێتەوە پێش هەموو شتێک. ئێمە لە هەرێمی کوردستان تووشی واقعیت بووینە، نەتیجەی ئەو واقعی کە بوویتە کارەساتێک بەسەر هەرێمی کوردستان، نەتیجەی پچڕاندنی ئەو گفتوگۆیانەیە لەگەر بەغدا. ئێمە دەبی زۆر بەوردی تەماشا بکەین. ئێمە هەرێمێکین تا ئێستا کە لە چوارچێوەی عێراقی فدراڵایە، کە لە چوارچێوەی عێراقی فدراڵایە نابی ئێمە بە هیچ شێوە گفتوگۆکانمان لەگەڵ بەغدا بپسڕێنی. زۆر گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسیەکان گفتوگۆیەکی سەر لە نێوان خۆمان بکەین وەک حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە کۆدەنجی ئێمە بچینەوە بەغدا دەست بە گفتوگۆ بکەینەوە. دوای سەردانی وەفدی ڕیفراندۆمی هەرێمی کوردستان بۆ بەغدا و دیدار و کۆبنەوەکان لەگەڵ لێپرساوانی عێراقی، خەریکە ئاسۆی گفتوگۆکانی هەرێمی کوردستان و بەغدا دەردەکەوێت کە ماوەیەکە وەکو چاودێران دەڵێن بەهۆی کێشەی سیاسی و حیزبیەوە دەرگای گفتوگۆکان داخرابوون لە نێوان هەردوولادا. سیروە حوسێن، کورسات نیوز، هەولێر.